بەداخەوە پێرە لەخوا کورک جارێکی تر ڕۆڵەکانی میلەتەکەمان و دوێنێش لە کورتێک پۆلێکی تر لە گەلەکەمان لەبەر کوردبوون دەبنە ئامانجی داگیرکەران. لە مەراسیمی ئەم پۆلە شەیدەدا هەموو شەیدان بەبیر دێنینەوە، هەموو ئەوانەی شەهیدی دەستی داگیرکەرانن. من لێرەوە هیچ ڕەخنەیەک لە داگیرکەران ناگرم، بەڵکو پێویستی بەدا تێکۆشین و بەرخۆدان هەیە. ئەوەی جێی سەرزەنشت و ڕەخنە و گلێی و گازندەیە ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە پانتاییەکی گرتووە لەم باشووری کوردستانە، بەڵام ناتوانێت ئەرکی پاراستنی لە ئەستۆ بگرێت. خەڵکی ئێمە، میلەتی ئێمە ئەو شەڕە شەڕی کوردبوو ناکرێت لەگەڵمان، ناشەڕی حیزبێک، ناشەڕی پارچەیەکی کوردستان، شەڕی تەواوی گەلی کوردە لەگەڵمان نەکرێت. لەسەر دەستی داگیرکەرێک کە بە درێژایی مێژوو شەڕی خوێناوی دژی گەلی ئێمە بەڕێوە دەبات. ئەگەر ئەمڕۆ بێدەنگ بین سبەینێ ئەم شەڕە لە سلێمانی بەڕێوە دەچێت، لە هەولێریش بینیمان بەڕێوە چوو، لە مەراسیمی بەرپرسیارەتی ئەم هەرێمەدا کە شەڕە لەسەر پلە و پۆستەکان ناهێڵن سروجی عێراقی بوترێتەوە، ناهێڵن ئاڵای هەرێمی کوردستان هەڵکرێت، هەر لەوێەوە ئەڵێن کەرکووک شارێکی تورکمانیە. ئەمە شەڕی کوردبوونە لەگەڵمان دەکرێت. بۆیە لێرەوە دەبێت خەڵکی ئێمە دەواازەی ڕاپەڕین جارێکی تر لە ڕاپەڕین بگەڕین. ئەگەر چی دەسەڵاتی هەرێمی کوردستان 28 ساڵە ئەو ئیرادەی ڕاپەڕینی لە خەڵکدا بکوژێ و لە شیلارزێژدا بینیمان. بۆیە دەبێت ئیتر بە شێوازی تێکۆشان بەرخۆدان ڕوبەڕووبوونەوە ڕێگری بکەین لە شەیدەکانمان، ئەگەر نا ئەوە مەسیری هەمومانە. داگیرکاریەک بڕیاری داوە کوردی بە شەرەف لە هەر شوێنێ هەبێ بیکوژێت. دەزانێت خەڵکی ڕاپەڕین ئیرادەی ڕاپەڕینی هەبوو دژی بەعەس، بۆیە ئەوە چەند جارێکە لە سورۆنەکانی دەواازەی ڕاپەڕین بە پۆل خەڵک شەید دەکات، جارێک لە باڵەیان، جارێک لە کورتەک، جارێک لە زەرگەلی، لە هەر شوێنێک بێوێت شەڕی کوردی بە شەرەف دەکات. کوردی بێناموسیش هەر ڕۆژ لە تورکیایە، کوردیش کەم کەرامەت و کەم شەرەفیش هەر ڕۆژ دەستی لە دەستی داگیرکەرانی کوردستاندایە. دەبێت میلەتی ئێمە ئەو ڕاستیە بزانێت، ئەو حەقیقەتە بزانێت. ئیتر دەسەڵاتێک نییە لەم هەرێمە پارێزگاری لە ئێمە بکات، حکومەتێک نییە لەم هەرێمە پارێزگاری لە ئێمە بکات، سەرۆکێک نییە لەم هەرێمە پارێزگاری لە ئێمە بکات. شەڕی بەرژەوەندەکانی خۆیان دەکەن، هەمووی بازرگانن. ئێمە تورکیا ڕوو ڕەش دەکەین، ڕووی ڕەش بێ، بۆی نییە بێتە خاکی کوردستان بێ لێرە خاکمان لێ داگیرکات. بۆی نییە ئێمە زیاتر گەرم دەبین کە هەر کەسێک هەر یەکێکمان لە ئێمە شەهید دەبێ، هەر هەمان زیاتر ئێمە گەرم دەبین، دژی تورکیا دەوەستینەوە، لە ناوی دەبین، ڕیسوای دەکەین، ڕوو ڕەشی دەکەین لە ناوچێ تورکیا. سوک و ڕیسوا بێ یاخوا. ئێمە کە هەموو جار ئەو تەیارانەی دێن بۆ سەر خاکی هەرێمی کوردستان هیچ بەرپرسەک نییە لێرە پێچەوانەی بێتەوە. بۆی نییە یعنی بڵێم سوکایەتیە بۆ گەلی کورد کە یەکێک لە تورکیاوە دێ لێرە خاکی کوردستانمان خەڵکمان لێ تەفروتونا دەکا، خەڵکمان لێ شەهید دەکا. خدا لە ناویان بەری یا ڕەبی، خدا سوک و ڕیسوایان کە. ئیتر سوپاس.